گەرم و گەشترین سڵاوێمەت هەم پێشکەش بینێرانی خۆشەویستی پێکی کۆمەڵە وێڕای هاوکارانم جارێکی تر بە بەرنمەیەکی تری پێکی کۆمەڵە بوونێتەوە میوانی ماڵەکانتان تا کۆتاییگەم دیدارەش لەگەڵمان بن. ڕۆژی سێشەممە 5 مانگی مەی هاوڕێیان کەیوان فەرامەرزی نوێنەری کومیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵە و ناسر ئیلخانزادە ئەندامی کۆمەڵە لە بینای پەرلەمانی ئوروپا لە برۆکسل کۆبوونەوەیەکیان لەگەڵ بەڕێز ئێنریکێ گەریرۆ سالۆم سەرۆکی بلوکی سۆسیالیستەکان و دموکراتەکانی پەرلەمانی یەکێتی ئوروپا و هاوکات خانمی ئیزابێل بایز ڕاوێژکاری ناوبراو ئەنجامدا. زانیاری زیاتر لەسەرم کۆبوونەوەی لە راپۆرتێکدا دەبیسین. دوای شیکردنەوەی بۆچوونەکانی کۆمەڵە لەسەر سیاسەتەکانی ئوروپا بەرامبەر بە ئێران و زانیاری سەبارەت بە پێشێلکردنی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات، بەڕێز ئێنریکێ گەریرۆ سالۆم ڕایگەیاند کە بە دڵنیاییەوە پرسی کورد لە ئێران دەبێ هەوڵی بۆ بدرێت تا لە کۆبوونەوەکانی پەیوەندیدار لە پەرلەمانی ئوروپا بخرێتە بەرباس و لێدوان. هەروەها ناوبراو بەڵێنیدا لەمەڕ یارمەتیدان بە گەیاندنی زیاتری دەنگی کورد لە ناو سۆسیالیستەکان و دموکراتەکان هەوڵی شیاو دەدات. جێ ئاماژەیە کە لەم کۆبوونەوەیەدا راپۆرتی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستانی ڕۆژهەڵات خرايە بەردەستی بەڕێزانی کۆبوونەوەکە. لەسەر هاوکاری و چالاکی زیاتری کۆمەڵە و ڕێکخراوی UNPO دوانیوەڕۆی هەمان ڕۆژ کۆبوونەوەیەک لەگەڵ بەڕێوەبەرانی ڕێکخراوی UNPO ئەنجامدرا. هەردوو لا بیرروڕایان دەربڕێ و جەختیان خستە سەر پەیوەندی و چالاکی هاوبەشی زیاتر لە داهاتوودا. هەر لەم پەیوەندیەدا بڕیاردراکە لە ئاخری ئەم مانگەدا واتە مانگی مەی کەمپینێکی یەک هەفتەیی بۆ پشتیوانی لە کوردی کوردستانی ڕۆژهەڵات بە هاوبەشی کۆمەڵە و ڕێکخراوی UNPO ئەنجام بدرێت. کاتژمێر 4 دوای نیوەڕۆی هەمان ڕۆژ کۆبوونەوەی ڕێکخراوی نێونەتەوەیی سۆلیدار و هاوڕێیانی کۆمەڵە بەڕێوەچوو. بەڕێزان ماوری کلاسینێس کۆردیناتۆر و خانمی مابل گرۆسی بەرپرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن ڕێکخراوی سۆلیدارەوە بەشداری کۆبوونەوەکە بوون. پاش باسێک لەسەر مێژووی کۆمەڵە و سیاسەتەکانی ئەمڕۆیی راپۆرتێک بە شێوەی نووسراوە کە بریتی بوو لە گشت تاوانەکانی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر با کورد و هەروەها راپۆرتی 2 ساڵی ڕابردووی مافی مرۆڤ لە کوردستان خرايە بەردەستی هەردوو بەرپرسی ڕێکخراوی ناوبراو. پاش باسێک لەسەر چالاکیەکانی کۆمەڵە شێوەی هاوکاری نێوان هەردووگلە خرايە بەرباس و لێدوان. ڕێکخراوی سۆلیدار تۆڕێکی بەرفراوانی ڕێکخراوە سربەخۆ و غەیرەحکومیەکانە کە بۆ مافی دادپەروەری لە هەموو جیهان کار دەکات و لە 27 وڵات چالاکە. کومیتەی پەیوەندیە نێونەتەوەیەکانی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 5 مانگی مەی کۆبوونەوە و ئێوارەخوانێک بە بۆنەی سەردانی بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و شاندی یاوەری لەلایەن ژووری بازرگانی ئەمریکا لە واشنگتۆن بەڕێوەچوو. ئەو کۆبوونەوەی بە بەشداری دەیان کەسایەتی ناسراوی سیاسی و بازرگانی ئەمریکایی ئەندامانی کۆنگرس نوێنەرانی باڵۆزخانەکان و هەروەها نوێنەرانی پارتە سیاسیەکانی هەر 4 پارتەی کوردستان بەڕێوەچوو کە هاوکات شاندی نوێنەراتی کۆمەڵە کە پێکهاتبوون لە هاوڕێیان سەلاح بایەزیدی جەلیل ئازادیخواز و دکتۆر مۆرتەزا ئەسفەندیاری بەشداریان تێدا کرد. سەرۆکی هەرێمی کوردستان لە وتەیەکدا کە پێشکەش بە ئامادەبوانی کرد لە سەرەتا باسی لە سەرکەوتوبوونی دانیشتنەکەی ئەم ئێوارەیە لەگەڵ سەرۆک ئۆباما و کاربەدەستانی ئەمریکایی کرد و دواتر باسی لە ڕۆڵی قارەمانانەی هێزی پێشمەرگەی کوردستان لە شەڕی دژ بە داعش کرد کە لە جیاتی هەموو مرۆڤایەتی بەڕێوەی دەبات و بەو پەڕی بوێری و لە خۆبردووی شکستی گەورەی بەو هێزە تاوانبار و تێرۆریستە گەیاندووە. هەروەها ئاوارەبوون و نیشتەجێبوونی زیاتر لە 1.5 میلیۆن پەنابەری عێراقی وەک هێمایەک بۆ دڵفراوانی و کەلتوری لێبردووی خەڵکی کوردستان پێناسە کرد. لاپەراوێزی و کۆبوونەوەی شاندی نوێنەرایەتی کۆمەڵە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی سیاسی و ئاکادمیکی ئەمریکایی و نوێنەرانی پارتە کوردستانیەکان باسییان لە کێشەی کوردی ڕۆژهەڵات و بەردەوامی سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی ئێران لەو پارچەی کوردستان کرد و لەسەر کۆمەڵێک بابەتی پەیوەندیداری دیکە ئاڵوگۆڕی بیرڕایان کرد. لەلایەن نوێنەرایەتی کۆمەڵە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا 5 مەی 2015 زاینی. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 15 گوڵان بەرابەر لەگەڵ 5 مەی هەیەتێکی کۆمەڵی شۆڕژگەر بە سەرپەرشتی بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە و بە یاوەری بەڕێزان فاڕۆق بابامیری جێگری سکرتێری گشتی
زاگرۆس خۆسرەوی ئەندامی کومیتەی ناوەندی و سۆران پاڵانی ئەندامی جێگری کومیتەی ناوەندی کۆمەڵە سەردانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان لە شاری هەولێر کرد و لەلایەن مامۆستا فەرەج ئەمینداری گشتی یەکگرتو و سەمیر سەلیم یاریدەدەری ئەمینداری گشتی و کوردستان سێوکانی ئەندامی سەرکردایەتی پێشوازی گەرمیان لێکرا. لە بەشی یەکەمی ئەو دانیشتنەدا هەیەتی هەردوو لا باسییان لەوە کرد وێڕای جیاوازی لە ڕووی فکریەوە چەندین خاڵی هاوبەش و نیشتمانی هەیە کە هەموو هێزەکان کۆ دەکاتەوە دەبێت هەمومان هاوکاری و کاری هاوبەشی لەسەر بکەین وەک چەمکی ئینسان نیشتمان دادپەروەری کۆمەڵایەتی مافی مرۆڤ. تەوەرێکی دیکەی دانیشتنەکە تایبەت بوو بە هەڵسەنگاندن و لێکدانەوە بوو بارودۆخ و گۆڕانکاریەکانی ناوچەکە و پرسی کورد مەسەلەی شەڕی داعش و ئەو مەترسیانە کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان وتەوە. هەیەتی هەردوو لە هاوڕا بوون ئەو گۆڕانکاریانە سەرڕای ئەو قوربانیانەی کە تووشی کورد بوو بەڵام دەرفەتێکی نوێی ڕەخساندووە ئەگەر بێت و بە شێوەیەکی ئاخلانی و دموکراتیانە و یەکگرتووانە مامڵێ لەگەڵ بکرێت خزمەتی گەورە لە بەرەو پێشچوونی پرسی کورد دەکات. هەر لە درێژێ و دانیشتنەدا هەیەتی کۆمەڵە دەربارەی ڕێکەوتنی ئێران و وڵاتانی پێنجزێدەیەک و بارودۆخی ناوخۆی ئێران و کوردستانی ڕۆژهەڵات و بیرروڕای کۆمەڵە بۆ هەیەتی خانەخوێ باس کرد. هەیەتی کۆمەڵە وێڕای پشتیوانی لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێم ئەو یەکڕێزیەی کە ئێستا لە نێوان لایەن و هێزە سیاسیەکاندا هەیە بە مەرزی پاراستنی دەستکەوتەکان و بەرەو پێشچوونی مەسەلەی کورد زانی و جەختیشی کردەوە کە هیچ پارچەیەک نابێت دەستێوەردان لە پارچەکانی تر بکات و دەبێت هاوکاری و پاڵپشتی یەکتر بن. هەیەتی هەردوو لا وێڕای جەختکردنەوە لەسەر بەردەوامی پەیوەندیەکان هیوادار بوون پەیوەندی نێوان سەرجەم هێز و لایەنەکان لە هەر چوار پارچەی کوردستان بە هێز و تۆکمەتر بێت. پاشنیوەڕۆی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 16 گوڵان بەرابەر لەگەڵ 6 مەی لە بارگای ناوەندی کۆمەڵی شۆڕژگەر زەحمەتکێشانی کوردستانی ئێران سمیناری گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەرکەکانی ئێمە لەلایەن بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەوە بەڕێوەچوو. لە راپۆرتێکدا چۆنیەتی بەڕێوەچوونی سمینارەکە دەبینین. لە سەرەتای ئەو سمینارە لەلایەن هاوڕێی عەزەم قوبادیپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە داوا لە سکرتێری گشتی کۆمەڵە کرا بۆ پێشکەشکردنی بابەتەکەی. بابەتی سمینارەکەی بەڕێز سکرتێری گشتی کۆمەڵە دابەشکرا بوو بەسەر چەند بەشی جیاوازدا. سکرتێری گشتی کۆمەڵە لە بەشی یەکەمی باسەکەی ئاوڕێکی کورتی مێژووی دایەوە لە 100 ساڵی ڕابردووی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پیوا بوو کە لە پاش جەنگی جیهانی یەکەمەوە تا ئێستاکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم جۆرە تووشی ئاڵۆزی و ناسەخامگیری نەبووە و ئەگەر سەردەمانێک کورد دڵی خۆش بوو کە پاش ڕێکەوتن نامی سڤیل دەگات بە هەندێک لە مافەکانی بەڵام ئەو ئاواتە نەهاتە دی و بەداخەوە کورد هیچ دەستکەوتێکی بەپێی داڕشتنەوەی دابەشکردنەوەی نەخشەی ئەو ناوچەیە لەلایەن زلهێزانی ئەو کاتەوە دەست نەکەوت. پاشان سکرتێری گشتی کۆمەڵە لە درێژەی سمینارەکەدا تیشکی خستە سەر ئاڵوگۆڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و بەتایبەتی پاش هاتنی داعش و ئەو ئاڵۆزیانەی کە لە ناوچەکە کەوتووەتەوە. هەر لە درێژەی بەشی یەکەمی بابەتەکەی ئاماژەیەکی کورتیشی بەوەداکە ئێستاکە سەرجەم لایەن و دەوڵەتەکان لە هەوڵی ئەوەدان وەک ئاکتۆرێک دەور بگێڕن لە پێناو داڕشتنەوەی سیاسەتی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاوڕێکی کورتیشی دایەوە لە دۆخی ئێستاکەی کوردی باشوور لەم هاوسەنگیە نوێیەدا کە هاتووەتە پێشەوە. پاشان تیشکی خستە سەر ئەوەی کە ئێستاکە ئاکتۆرە ناودەوڵەتیەکان لە ناوچەکە بێ ئەوەی خاوەن دەوڵەت و ئاڵا و حکوومەتی سربەخۆ بن دەوریان هەیە لە ئاراستەکردنی ڕوودا و پێشهاتەکاندا و کوردی باشووریش وەک یەک لەم ئاکتەرانە لە هەوڵی ئەوەدایە کە پشکێکی گرنگی لە ئەنجامی ئەم ئاڵوگۆڕانە بربکەوێت. دواتر بەڕێز عەبدوڵڵای موحتەدی ئاوڕێکی دایەوە لەوەی کە کۆماری ئیسلامی لە بواری سیاسەتی دەرەکی و ناوخۆی و بەتایبەتی باری ئابووری تووشی قەیران بووە وتی کۆماری ئیسلامی لە پراوێزی دانیشتنەکەی لەگەڵ وڵاتانی پێنجزەدەیەک سەبارەت بە بەرنامە ناوەکیەکان لە هەوڵی سەرکوتکردنی بزوتنەوەی کۆمەڵایەتی و مەدەنیەکاندایە و ئەو ڕژیمە سەبارەت بە بەرنامە ناوەکیەکەی لە بێبەرنامەیەدا ماوەتەوە و هەروەها ئاماژەشی بە بەدواداهاتەکانی ئەگەری بە ئاکام گەیشتن و یان نەگەیشتنی دانیشتنەکەی ئەو ڕژیمە سەبارەت بە بەرنامە ناوەکیەکەی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی کرد و پیوا بوو ئەمان کاریگەریان دەبێت لەسەر گەشە پێدانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ناوخۆی ئێران. لەم بوارشدا تیشکی خستە سەر هەر یەک لە بزوتنەوەی مامۆستایان
خوێندنگاکان و بزوتنەوەی کرێکاری لە ئاستی سەرتاسەریدا. سکرتێری گشتی کۆمەڵە دووپاتی کردەوەکە کۆماری ئیسلامی لە ئەنجامی ئەو قەیرانەی باسی هات پاشەکشەی بەرچاوی لە ئاستی گەورەترین پرۆژەی خۆی لەبارەی ئەتۆمیدا کردووە و ئەمەیشی وەکو شکستێکی گەورەی سیاسی دەرەکی ئەم ڕژیمە ناو لێبرد. پاشان جەختی کردە سەر ئەوەی کە وڵاتانی ڕۆژاوایی لەگەڵ ئەوەی کە لە هەوڵی ڕێکەوتندان لەبارەی ئەتۆمیەوە بەڵام مەرج نییە بۆ باقی پرسەکانی دیکەی کۆماری ئیسلامی بە تایبەتی لە ئاستی تێکدانی سەقامگیری ناوچەکە هەروەها ڕێگەی پێبدەن تراتین و دەستێوەردان بکات. سکرتێری گشتی کۆمەڵە لە درێژەی قسەکانیدا ئاماژەشی بە دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە وڵاتانی ناوچەکە بە تایبەت یەمەن و سووریە و عێراق کرد و لەو بارەیەوە ڕایگەیاند کۆماری ئیسلامی بەهۆی دەستێوەردانی لە وڵاتانی دراوسێ بووەتە هۆی تووڕەی وڵاتانی عەرەبی ناوچەکە و ئەو وڵاتانەش لە هەوڵی سازکردنی هێزی چەکداری یەکگرتوون لە دژی کۆماری ئیسلامی مەبەستی ڕێگری لەو ڕژیمە لە دەستێوەردانی وڵاتانی عەرەبین. بەڕێز عەبدوڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە لە درێژەی قسەکانیدا وێڕای ئاماژەکردن بە ئاکامەکان هێڵبژاردننی مەجلسی تورکیە لە داهاتوودا ڕایگەیاند بەگشتی پرۆسەی کورد لە ناوچەکە لە بواری سیاسی و پەیوەندی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا چووەتە قۆناغێکی نوێەوە و پیوا بوو ئەگەر کورد لەو پرۆسەیەدا کە ئێستاکە وەکو حیزبێک بۆ سەرتاسەری تورکیە بەشداری دەکات بتوانێت زیاتر لە ڕێژەی دە لە سەدی بۆ خۆی دەستەبەر بکات دەتوانێت زیاتر لە 70 کورسی پارلەمانی ئەو وڵاتە بۆ خۆی مسەوگر بکات و ئەمەش کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر ڕەوتی ڕووداوەکان لە وڵاتە. هەروەها لایوا بوو ئەگەر پێچەوانەی ئەوە بێتە ئاراوە بێگومان دەبێتە هۆی ئالۆزیەکی زۆر لە تورکیە و ئەمەش بە قازانجی کورد ناشکێتەوە. بۆیە لە درێژەدا ڕایگەیان لەگەڵ بوونی ڕخنەکانمان لە هەندێک بواردار لە سەریان خوازیاری ئەوەین سەرکەوتنی پێویست لەو بارەوە بەدەست بێنن. سەبارەت بە کۆمەڵە و بەتایبەتی ئەرکەکانی داهاتووی کۆمەڵە سکرتێری گشتی کۆمەڵە ئاماژەیەکی کرد لە چالاکیەکانی کۆمەڵە لە دەورەی ڕابردوو لە بواری ڕاگەاندن دیپلۆماسی لە هەرێم و لە وڵاتانی ئوروپایی و ڕوونی کردەوەکە لەو بوارانەدا هەنگاوی باشمان ناوە و دەبێت کاری جددیتریش بکرێت و هەوڵەکانمان پتەوتر بکەین بە مەبەستی دەستکەوتی بەنرختر و گونجاوتر. هەروەها تیشکی خستە سەر بەشداری هێزی پێشمەرگەی کۆمەڵە چ لە چالاکیەکانیان لە کوردستانی ڕۆژهەڵات لە ساڵی پار چ لە بەشداری سەرکەوتوانیان لە بەرەکانی شەڕ دژی تۆریستانی داعش و زۆر بە گرنگ وەسفی کرد. هەر لە درێژەی ئەرکەکانی کۆمەڵە لە داهاتوودا ڕایگەیاند کە دەبێت جددیتر لە هەمیشە لە هەموو بوارەکاندا چالاکیەکانمان پەرە پێ بدەین و بۆ ئەم کارانەیش پێویستمان بەکاری جددی و لێبراوانە و بەردەوام هەیە. بەشی کۆتایی سمینارەکە بە پرسیار و تێبینی ئەندامانی بەشدار بوو لە پەیوەندی لەگەڵ تەوەرەکانی سمینارەکە و هەروەها وڵامدانەوەی ئەو پرسیار و تێبینیانە لەلایەن بەڕێز عەبدوڵای موحتەدی باسکاری سمینارەکەەوە کۆتایی پێهات. هاوڕیان ئەو کاتتان باش بەخێر بێن. زۆر خۆشحاڵم کە پاژماوەیەک جارێکی دیکە بە خزمەتان دەگەمەوە. هەروەکو کاک عەزەم باسی کرد ئەم کۆبوونەوە یەکێک لەو کۆبوونەوانەیە کە ناوبەناو لەگەڵ ئەندامان دەکرێ جا زۆر جار بابەتە سیاسیەکانن هەندێک جار بابەتە حیزبی و تەشکیلاتیەکانن. ئەوەی ئەم جارەیان تەرخان کراوە بۆ چاوپێداخشاندنێک بەسەر ئاڵوگۆڕەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت ئەو بەشەی کە ئێمەی تێدا دەژین و هەروەها بەسەرداچوونەوەیەک یا پێداچوونەوەیەک بەسەر سیاسەت و ئەرکەکانمان لەم دەورەیەدا. بەڕاستی بۆ هیچ کەس هاسان نییە نەک تەنیا پێشبینی دوا ڕۆژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لێکدانەوەی ئێستاشی کارێکی هاسان نییە چونکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سەردەمێکی پڕ لە ئاڵوگۆڕ و ئاڵۆز و ناسەقامگیردا تێدەپەڕێ و هەر ڕۆژە لە گۆشەیەکی ڕووداوێکی تازە سەر هەڵدەدا و هەر ڕۆژە وەرەق بە جۆرێکی دیکە هەڵدەگەڕێتەوە لە نەتیجەدا نە پێشبینیکردنی نە لێکدانەوەی حاسانە. پێم وایە بە جورئەتەوە دەتوانین بڵێن لە 100 ساڵی ڕابردوو
بە دوای کۆتایی پێهاتن بە دوای سەردەمی جەنگی یەکەمی جیهانی و کۆتایی پێهاتنی ئەو جەنگە هەرگیز ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 100 ساڵی ڕابردوودا ئەوەندە ئاڵۆز و پڕ لە گیر و گرفت و پڕ لە گۆڕانکاری نەبووە. کورد بۆ خۆی لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانیدا سەرەڕای ئەوەی هیوایەکی زۆریشی هەڵچنی بوو بۆ ئەوەی کە لە قەیرانێکی جیهانی و ناوچەیی کە پێک هاتبوو بتوانێ بە کۆمەڵێک مافی دەستەبەرکراوەوە بێتە دەرەوە، بەڵام بەداخەوە وەکو یەکێک لە دۆڕاوەکانی جەنگی یەکەمی جیهانی لێهات. ئەو پەیماننامانەی کە بەڵێنیاندا بوو کە کورد بتوانێت کیانێک و دەوڵەتێکی هەبێ و لە ڕێگەی ڕێفراندۆمەوە سنووری دەوڵەتەکەش تەنانەت دیاری کرابوو، هەرگیز بەڕێوە نەچوو و لە زیاتی ئەوە پەیمانی لۆزان هاتوو جێگەی گرتەوە و نظامێک لە دەوڵەتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دامەزرا کە کورد یەکێک لە دۆڕاوەکان بوو، ئەگەر نەڵێن تەنها دۆڕاو بوو. دوای 100 ساڵ گۆڕانکاریەکی نوێ بە هۆکاری جیاواز لە جارانەوە هاتۆتە ئاراوە و جارێکی دیکە کارتەکان دابەش کراون لە نێوان هەموو ئاکتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تا چێ بتوانێ بە دەستێکی قەویەوە کایەیەکی وا بکە کە دەستکەوتی زۆرتری بێ. ئەمە فرسەتێکی مێژووی نوێی بۆ کورد و بۆ هەموو ئاکتۆرەکانی دیکە جاچە پێشکەوتن خواز و ڕەسەن و دموکراسی خواز بن و بتوانن کۆمەلگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو پێشەوە بەرن هەنگاوێک لەو زەلکاوەی ئێستا تێیدایە ڕزگاری کەن، یاخود لەو ئاکتۆرانە بن کە دەیانەوێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوەی هەشە خراپترکەن و بیجێڕنەوە سەدە تاریکەکانی ناوەڕاست. لە هەر حاڵدا هەمووی ئەوانە هاتوونە مەیدان. پێم خۆشە ئاماژەیەک بەوە بکەم کە چەمکێک یان مەفهومێکی تازە لە کۆمەڵناسی سیاسی لەم ساڵانەی دوایی هاتۆتە ئاراوە کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەکاری دەبەن، ئەویش ئاکتۆرە نادەوڵەتیەکانە. ڕێکەوتی نۆی مانگی مەی سمینارێک بە مەبەستی لێکدانەوەی گۆڕانکاری و شیکردنەوەی سیاسەتی گشتی حیزبی دموکراتی کوردستان لە کۆپنهاگی دانمارک بەڕێوەچوو. هەیەتێکی کۆمەڵی شۆڕشگەر زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەسەر بانکهێشتی و حیزبە بەشداری سمینارەکەیان کرد. وەفدی بەشداربووی کۆمەڵە لەم سمینارەدا پێکهاتبوون لە هاوڕێیان ئیرەج محەممەدی بەرپرسی کومیتە و جەبار شیرانی وەکو ئەندامی کومیتەی کۆمەڵە لە وڵاتی دانمارک. ژمارەیەک لە ڕێکخراوەکانی ژنانی کورد بە دەرکردنی ڕاگەندراوێکی هاوبەش دژی کارەساتی ڕووداوی فەریناز خۆسڕەوانی هەڵوێست وەردەگرن و داوا لە خەڵکی کوردستان دەکەن دەنگی ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە جنایەتەکانی ڕژیم بە تایبەتی جنایەتی لەم شێوەیە دەرببڕن. دەقی ڕاگەیاندنەکە لێرەدا دەبیسین. ژمارەیەک لە ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات با بڵاوکردنەوەی پەیامێک پشتیوانی خۆیان لە مانگرتنی سەراسەری ڕۆژی 24 گوڵان دەربڕیوە. دەقی پەیامی ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات، خەڵکی خۆڕاگری کوردستان، ڕێکخراوەکانی مەدەنی ڕۆژهەڵاتی کوردستان، ژنانی ئازادی خواز و پێشەنگی کوردستان هەروەگاگادارن لە ڕۆژی 14 گوڵانی 1394 هەتاوی فەریناز خسرەوانی دوای ئەوەی کە نەیهێش دەستێکی پیس کە بۆ لەکەدارکردنی کەرامەتی ئەم کچە کوردە درێژکرابوو بیگاتێ بە شێوەیەکی گوماناوی و لە نهۆمی چوارەمی هۆتێل تاراخۆی فڕێدا و کۆتایی بە ژیانی خۆی هێنا. گیان لە دەستدانی فەریناز بوو بە هەوێنی سەرهەڵدانی نەتەوەیی لە کوردستانی ڕۆژهەڵات و هەر تاکێکی کوردستان هەر لە ڕۆژهەڵاتەوە تا باشوور، باکوور و ڕۆژاوا دەنگی ناڕزایەتی و پشتگیری لە سەرهەڵدانی مەهاباد بەرز کردەوە و هەمویان بوون بە گەروی فەریناز و هاواری پێشێلکاری مۆرەکانی کۆماری ئیسلامیان دەرحەق بە کچە کوردی مەهابادی بەرز کردەوە.
ئێمە وەک ناوەندی ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات وەک ناوەندێکی یەکگرتووی ڕێکخراوەکانی ژنانی ڕۆژهەڵات کە کار بۆ نەهێشتنی هەر جۆرە زوڵم و زۆرێک دەرحەق بە ژنانی وڵاتمان دەکرێت بە پێویستی دەزانین وێڕای ئەوەی کە بۆ جارێکی دیکەش دووپاتی دەکەینەوە کە پشتیوانی لە حرەکەتی ئێعترازی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات دەکەین تا بە سزاگەیشتنی بکەرانی ئەم تاوانە قێزەونە دەست لە ناڕزایەتی خۆمان هەڵناگرین و دەنگی مەزلومیەتی کچانی کورد بە کۆڕ و کۆمەڵە نێونەتەوەیەکان و مافی مرۆڤیەکان دەگەیەنین لە هەمان کاتدا داوا لە هەموو کچان و ژنانی مافخواز و پێشەنگ پیاوانی بە هەڵوێست و هەموو چین و توێژەکانی کوردستان دەکەین کە بە بەشداری لە مانگرتنی سەرانسەری ڕۆژی 24 گوڵاندا بکەن بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندەکانی باش بزانن کە گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لە خوێنی بەناحەق ڕژاوی فەریناز خۆش نابن و پاڵپشتی لە بنەماڵەی بەڕێزی ناوبراو دەکەن تا لەم کۆستەدا تەنیا نەبن. هەڵوێستی نەتەوەیی ئێوە لە چوارشەمە 24 گوڵان لە مانگرتنێکی سەرانسەریدا سەلمێنەری زیندووبوونی نەتەوەکەمانە لە ڕۆژهەڵات و باوەڕ بەخۆبوونە بۆ خەباتی داهاتووی ڕۆژهەڵات. سڵاو لە گیانی پاکی فەریناز خوسرەوانی و هەموو شەهیدانی کوردستان، سڵاو لە ئیرادەی بەهێزی خەڵکی ڕاپەڕیوی ڕۆژهەڵات، سڵاو لە خەباتکارانی مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات، ناوەندی ڕێکخراوەکانی ژنانی کوردستانی ڕۆژهەڵات کە لەم ڕێکخراوانە پێکهاتووە، کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات، یەکێتی ژنانی دموکراتی کوردستانی ئێران، یەکێتی ژنانی دموکراتی کوردستان، ئاسۆی ژنی کورد، ڕێکخراوی ئافرەتانی خەبات. بابۆنەی ڕووداوی هۆتێل تارا لە مەهاباد و مەرگی دڵتەزێنی فەریناز خۆسرەوانی و هەروەها دەربڕینی هاوخەمی و ناڕەزایەتیەکانی خەڵکی شاری مەهاباد کۆمەڵی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕاگەیاندنێکی داوە کە بە یەکەوە دەقی ڕاگەیەندراوەکە دەبیستین. دوێنێ و شەوی ڕابردوو شاری مەهاباد شایەتی ناڕەزایەتی و خۆپیشاندانی هەزاران کەس لە شارۆمەندان و لاوانی ئەو شارە بوو. ئەو خۆپیشاندانە لە بەردەم بینای هۆتل تارا و بۆ ناڕەزایەتی بۆ دەستدرێژی و فەسادی ئێخلاقی کاربەدەستانی ڕژیم کە لە ڕۆژی دووشەمەی ڕابردوو بەهۆی مەرگی دڵتەزێنی فەریناز خۆسرەوانی هاتە ئاراوە. لە ئاکامدا بە هێرش و تەقەی هێزەکانی ڕژیم تێکەڵچوونی ئەوان لەگەڵ خەڵک توندوتیژی لێکەوتەوە، بەڵام سەرەڕای توندوتیژی بەربڵاوی هێزەکانی ئینتزامی کە بۆ هۆی برینداربوونی ژمارێک لە شارۆمەندان خەڵکی تووڕەی مەهاباد بە هیچ شێوەیەک بڵاویان پێ نەکرا و ڕژیم ناچار بوو چەندین گوردانی تایبەت لە هێزەکانی سپای پاسداران بۆ ڕوبەڕووبوونەوە بێنێتە سەر شەقامەکان. بەڵام ناڕەزایەتی ڕەوا و بەرحەقی خەڵکی مەهاباد نەتەنیا لەبەر فەسادی ئەخلاقی بەڵکو و ناڕەزایەتیش بوو بە گەندەڵی ماڵی و ڕاندخاری دەست و پەیوەندیەکانی ڕژیم. خەڵکی شاری مەهاباد زۆر بەباشی ئاگادان و دەیانزانی کە ئەو هۆتلە بەرهەمی سەرمایە ئەو گەلەیەکە لە گەندەڵیە ماڵیەکان و دزیە سەرسوڕهێنەرەکان لەلایەن هێزە بەکرێگیراوەکان بە هاودەستی لەگەڵ بەرپرسانی ڕژیم بەدەست هاتووە. لەوەها زەمینە گەلێک و لەوەها فەزایەکی گەندەڵ ڕوون و ئاشکرایەکە گەندەڵی ماڵی و دەستدرێژی کەسێک بەناو مورتەزا هاشمی وەند بە هاوکاری و هاودەستی لەگەڵ خاوەنی هۆتلەکە بەناو نادر مەولودی مەبەستیان بووە دەستدرێژی سکسی بکەنە سەر فەریناز خسرەوانی کارمەندی هۆتلەکە کە کچێکی خوێندەوار و لە بنەماڵەی بەڕێزی خسرەوانیە. فەریناز لە بەرامبەر هەوڵی دەستدرێژی توندوتیژ ئامیزی ئەو کەسە خۆڕاگری کردووە و لە ئاکامدا لە ڕووی ناچاری و بۆ پارێزگاریکردن لە ئابروو حیسیەتی خۆی لە تەبەقەی چوارمی هۆتلەکەوە دەکەوێتە خوارەوە و بەم شێوەیە گیان لەدەست دەدات. دوکومنتە سەرەتایەکان ئەوە نیشان دەدەن کە فەریناز لە دوایین ساتەکانی بۆ هاوکارەکانی خۆی کورتە نامەی تەلەفۆنی ناردووە و داوای یارمەتی لەوان کردووە. هەروەها لەسەر جەستەی قوربانیەکە جێگەی لێدان و برینداربوون دیارەکە ئەوە نیشان دەدات فەریناز خسرەوانی لە بەردەم کەسی دەستدرێژکەر چەند سات پێش لە هەوڵی خۆکوژی بەرەنگاری و خۆڕاگری کردووە. کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران سەرەڕای دەربڕینی پەژارەی قوڵی خۆی سەبارەت بە مەرگی فەریناز خسرەوانی کە لە کۆمەلگایەکی تەندروستدا دەیتوانی لە داهاتوودا دنیایەک سەرکەوتن بۆ خۆی بەدەست بێنێت هاوخەمی و هاودەردی خۆمان بە بنەماڵە و کەس و کار و دۆستانی ئەو خۆشکە بەڕێزە و خەڵکی قارەمانی شاری مەهاباد ڕادەگەیەنێت. کۆمەڵە لە هەمان حاڵدا خۆی بە هەموو شێوەیەک لە پاڵ خەڵکی خۆڕاگر و چۆکدانەداوی شاری مەهاباددا دەبینێ و
پشتیوانی لە خەبات و ناڕزایەتی و خواستی بەرحەقی ئەوان دەکا. لە هەمان کاتە داوا دەکات هەموو خەڵکی کوردستان و شارە جیاجیاکان هاوپشتی و پشتیوانی خۆیان بۆ خەڵکی مابات دەرببڕن. هەروەها چاوەڕوانی ئەوە دەکا هەموو خەڵک و هێزە ئازادی خوازەکان لە بەرامبەر ئەو جینایەتە و ڕووداوەدا بێدەنگ نەبن و بە هەر جۆرێک بۆیان دەکرێت هەوڵی خۆیان بۆ ڕسواکردنی ڕژیم و پشتیوانی لە خەڵکی مابات وەکار بخەن. ڕژیمی کۆماری ئیسلامی هێزەکانی سەرکوتگەر و بەکرێگیراوانیان دەبێت ئەوە بزانن کە گەندەڵیەکان، سەرکوتەکان، ئێدامەکان و دەستدرێژیەکانی دەست و پەیوەندیەکانی ئەوان بێوەڵام نامێنێتەوە و ئەو جنایەتانە بە بزوتنەوەی بەربڵاوی خەڵکو و سەرنجام هەڵپێچانی دام و دەستگا سەرکوتگەرەکانی ڕژیم وەڵام دەدرێتەوە. سکرتاریەتی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران ڕێکەوتی 18 گوڵانی 1394 بەرابەر لەگەڵ 8 مانگی مەی 2015. هاوڕێی عەبدوڵڵا مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە پەیوەند لەگەڵ مەرگی فەریناز خۆسرەوانی کچە کوردی مەهابادی و خۆپیشاندانی ناڕەزایەتی خەڵکی ئەو شارە لەگەڵ چەندین رادیۆ سایت و تەلەڤیزیۆنی بیانی و توێژیان ئەنجامداوە کە بریتی بوون لە وتوێژ لەگەڵ ماڵپەڕی ئەلعەرەبیە نێت و رادیۆ میلی فەرەنسا و توێژ لەگەڵ رادیۆ دەنگی ئەمریکا و وتوێژ لەگەڵ کەناڵی NRT و ڕووداو. دوو حزبی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و دموکراتی کوردستانی ئێران لە وڵاتانی نۆروێژ و ئەمریکا و هەروەها هێزە کوردستانیەکان واتە کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حزبی دموکراتی کوردستانی ئێران، حزبی دموکراتی کوردستان، کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و پارتی ئازادی کوردستان بە مەبەستی ناڕەزایەتی دەربڕین بە مەرگی دڵتەزێنی فەریناز خۆسرەوانی کچەلاوی کوردی خەڵکی شاری مەهاباد ڕاگەیەندراوێکیان بۆ ڕای گشتی بە مەبەستی گردبوونەوەیەکی پشتیوانی لە خەڵکی شاری مەهاباد بڵاو کردوتەوە. هەروەها لە وڵاتانی نۆروێژ، ئاڵمان، ئەمریکا کۆبوونەوەی پشتیوانی لە خەڵکی شاری مەهاباد بە بەشداری کادر و ئەندامانی کۆمەڵی شۆڕژگەر بەڕێوەچوو. هەروەها لە درێژەی پشتیوانی لە خەڵکی تێکۆشەری مەهاباد کادر و ئەندامانی کۆمەڵە و کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بەشداری کۆبوونەوەیەکی پشتیوانیکردن لە بەردەم پەرلەمانی کوردستان بوون. کورتە ڤیدیۆیەک لەم خۆپیشاندانە بە یەکەوە دەبینین. کچێک شەڕ دەکات و جەستەی بەدیلی ناسپێرێ، کچێک شەڕ دەکات و جەستەی بەدیلی ناسپێرێ. هاوڕێیان، وەکو یەکێک لە ئەندامانی بەڕێوەبەری و ئەکسیۆنە دووبارە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم، هەر وەکو دەنگی هەموو لایەنەکان ئەم کردەوە نامرۆڤانەیە، ئەم کردەوە دژەژنەی کۆماری ئیسلامی مەحکوم دەکەین بە هەموو شێوەیەک. وەسڵاو دەنێرین بۆ خەڵکی ئازادی خوازی کوردستان، بۆ ژنانی تێکۆشەر، بۆ زیندانیانی سیاسی. هەر لێرە وەسڵاو دەنێرین بۆ دایکانی شەهید، بۆ دایکانی زیندانی. داوا دەکەین هەموو بریندارەکان ڕێگایان بۆ خۆش بکرێ بۆەوەی چارەسەریان بۆ بکرێ. سڵاو دەنێرین بۆ شارەکانی سەردەشت، بۆ سنەی قارەمان، بۆ شارەکانی دیکە کە ئەمڕۆ بە تەمان خۆپیشاندان بکەن سەرەڕای هەموو فەزا ئەمنیەکە، سەرەڕای فشار و تۆخانێکە بۆ سەر خەڵکی کوردستان هەیە. ئێمەش وەکو ئەوان دەنگی خۆمان دەخینە پاڵدەنگیان، وەک چۆن زیندانیانی سیاسی لە زیندانەوە دەنگیان خستە پاڵدەنگی خەڵکەوە. سڵاو لە شۆڕژگەریتان، سڵاو لە ورەی بەرزتان، بژی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات، بژی قارەمانیەتیتان، ڕێگاتان ون نابێت. فەریناز خوسرەویەکان یەکدانە نین و یەکدانە نەبوون. ئێمە بوومان سومەیە فەیزوڵڵا پوور بوو 2 ساڵەوە پێش بە هەمان شێوە کوژرا، دەست درێژی کرایە سەرێ. بوومان شەیدا حاتیمی لە ڕزایە، بوومان لە بەریوان. ئەوە یەک نییە، یەکجار نییە، یەکبار نەبووە. ئەوە دەنگێکی کراوی کوردستانە ئەمڕۆ هەڵدەقڵێ. ئەمە ژانێکی کۆنە ئەمڕۆ دیدێ. ئەمە یەکەم شت نییە، تەنیا کارەساتی فەریناز نییە. خەڵکی کوردستان لە مێژە سەردەمێکە وەکو بورکانێکی کوژاوەوایە کە هەردەم هەڵدەقڵێ، وەکو خۆڵەمێشێک وە ئاوری بن خۆڵەمێش کە ئێستا کاتی هاتووە کە بێتە دەرێ و ئاگر بگرێ. لە کوردستانی ڕۆژهەڵات بێکاری بێداد دەکا، ماف نییە، ئازادی ڕادەربڕین نییە.
لە کوردستاندا هیچ مافێک بۆ هیچ کەسێک بە حەق نەناسراوە. بۆیە ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە وەکو هەموو لایەنە سیاسی و مەدەنیەکان، وەکو هەموو چالاکانی ژنان، بۆی دەنگمان بخەینە پاڵدەنگی ئەوان، بۆی پشتیوانی خۆمان لەوان ئاراستەیان بکەین. ئێستاش پەیامی ئەو چەند ڕێکخراوەی ببورن. پەیامی چەند ڕێکخراوی ژنانتان پێشکەش دەکەم کە بە یەکەوە و بە هەماهەنگی ئامادەکراوە. خەڵکی ئازادی خوازی کوردستان، ژنانی مافیستی کورد، مێژوویەکی دوور و درێژە کە ژنان هاوشانی پیاوانی کورد هەوڵی دابوونبوونی ماف و ئازادیە مرۆیەکان لە کۆمەڵگاکەماندا دەدەن. لەو پێناوەدا گیان فیدایی و لە خۆبردووی زۆریان نواندووە و بۆ پاراستنی کەرامەتی مرۆیی و وەریهێنانی ئامانجی سیاسی و کۆمەڵایەتێکیانیان لە هیچ تێکۆشانێک دریغیان نەکردووە. هەروەها بەردەوامن لە پاراستنی کەرامەتی نەتەوەیی و ئینسانی خۆیان. هەر بۆیە سیاسەتی کۆماری ئیسلامی کە سەرچاوەگرتوو لە نێوەڕۆکی کۆنەپەرستانە و دواکەوتوانەیە بەردەوام هەوڵی ئەوەی داوە کە کەرامەتی نەتەوەیی کورد و بە تایبەتی کەرامەتی ژنانی کورد تێک بشکێنێ. لەو پەیوەندیەدا بەداخەوە ڕۆژی سێشەممە 14 بانەمەڕی ساڵی 1394 هەتاوی کچێکی لاوی خەڵکی مهاباد بە ناوی فەریناز خوسرەوانی لە پێناو پاراستنی کەرامەتی ئینسانی خۆی و بۆ دەرباز بوونە دەست درێژی و دەست و پەیوەندیەکانی ڕژیم لە نهۆمی چوارەمی هۆتێلی تارادا خۆی دەخاتە خوارێ و بە لەدەستدانی گیانی خۆی کەرامەتی خۆی و ژنی کورد دەپارێزێ. کۆمەڵانی خەڵکی کوردستان، ئەوە یەکەم جار نییە کە ژنی کورد و کچی کورد هەوڵی دەست درێژیکردن و کەرامەت لە کەدارکردنی دەدرێ و هەر بێدەنگیەک لە بەرامبەر ئەو شێوە ڕەفتار و ئەو کەرامەت شکێنانەیە لێ دەکەوێتەوە. ڕۆژی شەممە ڕێکەوتی 19 گوڵان دایا سەبیا سیابی دایکی هاوڕێیانی گیانبەختکردووی ڕیزەکانی کۆمەڵە شەهلا عەزیز شۆکێ ڕەحمەت کولاقوتی لە تەمەنی 85 ساڵیدا ماڵاوای لا ژیان کرد. دایا سەبیا لە زۆمرەی ئەو دایکە تێکۆشەرانەی کوردستانە کە لە پێناو مافەڕەواکانی گەلی کورد 4 جگەرگۆشەی چوونە ناوڕێزی گیانبەختکردوانی کۆمەڵە. ئێمەش وەک ستافی پێکی کۆمەڵە پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵی دایە سەبی ئەو خزم و کەس و کار و بنەماڵی بەڕێزیان دەکەین و خۆمان بە شەریکی خەم و پەژاریان دەزانین. بەڕێز عەبدوڵڵا مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵە بەخۆی ماڵاواییکردنی دایە سەبیعە سەنایی دایکی 4 هاوڕێی گیانبەختکردووی ڕیزەکانی کۆمەڵە پەیامی سەرخۆشی و هاوخەمی خۆی دەربڕیوە کە بەیەکەوە دەبیسین. بەداخێکی زۆرەوە دوێنێ دایە سەبیعەی سەیابی دایکی 4 شەهیدی سەربەرزی کۆمەڵە شۆکێ عەزیز شەهلا و ڕەحمەت کولاقوچی لە شاری سنە ماڵاوایی لە ژیان کرد. کەوتنی کۆستی 4 ڕۆڵە کە هەمووشیان یەکە بوون برینێک نییە بۆ هیچ دایکێک ساڕێژ بێتەوە. خۆراگری و مەتانەتی ئەو دایکە سەری ڕێز بە هەموو کەسدا دەنەوێنێ و نمونەیەکی بەز لە تواناکانی ئینسان لە بەرەوروبوونەوەی سەختی و کارەساتەکانی ژیان نیشان دەدا. وێڕای سەرخۆشی و هاوخەمی لەگەڵ بنەماڵەی بەڕێزی سەیابی و کولاقوچی جارێکی دیکە لە خزمەت هەموو دایکە جگەر سوتاوەکانی شاری سنەی قارەمان و هەموو کوردستان سەری ڕێزدا دەنەوێنم و دەستیان ماش دەکەم. بینەرانی بەڕێز سپاس کە تاوکاتە لەگەڵمان بوون تا حوتوی داهاتوو بەرنامەیەکی تریپێکی کۆمەڵە بژین باشادی و سەرفرازی ماڵەوە.